بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ستەوتە لێ بێزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاشەی پەیامەوە هاتنەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست لە بازاڕی لەنگەی شاری هەولێرم بازاڕێکی قەڵەباڵغ و دێرینی شاری هەولێرە دەمەوێ تاوتوێی پندێکی دێرین و کۆنی یان پندێکی کوردەواری لەگەڵ خەڵکی ئەم بازاڕە بکەم لەگەڵ هاوڵاتیان و کاسبکارانی ئەم بازاڕە بکەم فەرموو دیارە پندێکی کوردیمان هەیە دەڵێ کورد مردی پەرستی زندی کوژە ئەمڕۆ دەمەوێت لە هاوڵاتیان بپرسم ئەم پەندە بۆچی وتراوە و تاچەن ئەم پەندەیە ڕاستە و ئێستا بوونی هەیە ئێمە کەسانێک هەبێ لە کاتی زیندوی ڕێزیان لێ نەگرین لە کاتی مردووی بەدەمیانەوە بچین بێگومانەوەش کۆمەڵە وەڵامتان بۆ پەندەیە هەیە بەڵام گوێگر و بیسەری ڕاو سەرنجی هاوڵاتیان بن لە شاری هەولێر بزان ئەوان سمان پێ دەڵێن لەسەر ئەم پەندە کوردیە نەخۆش هەیە ڕەنگە پێویستی بە چەند ملیۆن دینارێک بێت کەس نەبوو هاوکاریکە بەڵام کاتێک کە دەمرێ بۆ تەعزیەکەی ڕەنگە چەند ملیۆن دینارم بۆ کۆ کرد بێتەوە مەسرەفیان لێ کرد بێت ئەگەر بە زندی لە بۆم نەبێ بە مردی لۆسمە کورد ئەوەندەی خەمی مردیەکانی ئەوەندەی مەسرەف لە مردی دەکاتن هەندە خەمی زندیەکانی نییە پێشەوەی بمرین پێشەوەی نەخۆش بکەین پێوەی تووشی شتێک بین با لەگەرێک چاوین پندێکی کوردیمان هەیە ئەڵێ کورد مردی پەرستی زندی کوژە ئەم پەندە بۆچی وتراوە و تا چەند ڕاستە بەڕای تۆ پێشتی بە خێراتتانەکەم زۆر سپاسانەکەم باوەی ڕاستی بێ لە کۆمەڵگەیمە بەداخەوە زۆربەی کات ئێمە مرۆڤەکان هەتا زندوین ڕێز لە یەکتری ناگرین بۆ نمونە شەخصەیە ڕەنگە بڵێم لەگە دایک و باوکی خراپ بوو بێ کاتێک کە دەبینی دایک و باوکی دەمرێتێتە سەرگۆڕەکەی شین و ڕۆڕۆکە یاخود بۆ نمونە هونەرمەند هەیە نەخۆشە زۆر بەبێ نازی دەمرێ کەسایەتیەک بۆ نمونە هەیە بە هەمان شێوە دوای ئەوەی کە دەمرێ ئیتر هەمومان باسێکەین لە تیڤەکان باسێکەین بەداخەوە بەڵام بەڕاستی بە شێوەیەکی گشتی ئێمە پێویستە مرۆڤەکانە تا زوندون ڕێز لە یەکتری بگرین چۆن بڵێ هاوچۆ یەککەین ئەگە کەسێ پێویستی پێبوو یارمەتی بدەین بۆ نمونە نەخۆش هەیە ڕەنگە پێویستی بە چەند ملیۆن دینارێک بێت کەس نەبوو هاوکاریکە بەڵام کاتێک کە دەمرێ بۆ تەعزیەکەی ڕەنگە چەند ملیۆن دینارم بۆ کۆ کرد بێتەوە مەسرەفیان لێ کرد بێت وێ بەڕاستی ئەوەی گرنگە مرۆڤەکان لە نێوان یەکتر ئێمە هەتا زندوین هاوکاری یەکتری بکەین بەڕاستی ئەم پەندەیە بووە بەواقع لە هەرێمی کوردستان و لە نێو خەڵکی خۆمان زۆر بینیوتە ئەم ڕووداوت خۆت بینیوە دوو کەس نێوانیان نەبێ لە دوای مردن لەگەڵ یەک ئاژ ببوونەوە یعنی اینجا شین و ڕۆڕۆی بۆ کردبێ بۆ نمونە بەڵێ بەداخەوە بینیمە بۆ ئەڵێم شتێکی باش نییە هیوادارم نەبینێت باش مانی جەنابەت تا چەند پێت وایە ئێستا ڕێکپێچەوانەی ئەم پەندەیە بۆ کۆمەلگای ئێمە پێویستە بۆی کۆمەلگایەکی ئاشتەوا بەرهەمبێنی بەڵێ بێگومان پێویستە وەکو باسم کرد ئێمە پێویستە هەتا زندوین لەگە یەکتری باش بین ئەگەر ئێمە بە زندوێتی لەگەڵ یەکتری باش بووین ئەو وەختە بێگومان زۆر کێشە و گیرگرفتی کۆمەلگا هەیە چارەسەر دەبێ و کۆمەلگایەکی ئاشتەوە و خۆشگوزەران پێک دێنین پێویستی بەچێ بەڕای بەڕای من وەکو لە سەرەتادا باسم کرد هەتا زندووە قەدری بگرین لە پاش مردنەکەش بێگومانە وەکو لەسەر شێوازی ئیسلام دوا خێر کە پێی دەگان نوێشکردنە لەسەری و دوعای خێری بۆ بکەی و کەسەکەش خۆی گرنگە پێش ئەوەی بمرێ باش ببێ ئەوەش گرنگە بۆ خۆی ئەوەش هەر خێرێکە کە بۆ خۆی دەسێت کە پاش مەدنیشی باش لۆ مرۆڤەکان بەڕای تو ئێستا قەدری یەکتر ناگرن ئەمە خۆتی گوتیتمانە ئەگەر بە زندی لە بۆم نەبێ بە مردی لۆسمە وایە ئەمن ئەگەر بە زندی هاتوچوی تو نەکەم ڕێز لە تو نەگرم کە مردم چلۆچمە هاتوچوەکەشم نامێنێ دوای خۆشەویستێکەش کەمتر دەبیتەوە ئەوەی کە هەبوون کەمتر بوو کەمتریش دەبی هەبووە ئێستا بە زیندوی قسەیان لەگەڵ یەک نەبێت دوای مردنی شین و ڕۆڕۆ بۆ یەکتر بجێڕنەتەوە دیتیا ئەوە زۆرە ئەوە زۆر زۆرە لەبەروەی زۆرە تکە ڕحمەکەی نە قەدری ئەوەلی نەزانیە یەکەم جار قەدری نەزانیە کە زانیتی مردیا فکرێ بە لە ئەوەکان داهاتوەکانی کردو ئەوەی ڕابردووەکە چی کردیا یعنی بەرامبەری تقریبا پەشیمانە بەکەڵک دێ دوای مردن یانی ناخێن پێویستە چۆن بین دادە بەر لەوەی بمرین یانی هابی
هەموو دەم ئەو هاوی لەگەر دۆست لەگەر دوژمنت بەس بناسی دۆست دوژمنی خۆت بناسی بەس مەفروزە ئەو هابی ئەو هاوی زۆر باشە لەبەروەی هەم دنیا دەبی هەم قیامەتش دەبێتن پەشەمانی لەوەی کە دەیکەی وایە پەشیمانی ئێستا لە کۆمەلگایمەوە زۆرەکەن دوو کەس نێوانیان نەبێ بینیان عاجز بێ یاخود خزم و کەس نێوانیان نەبێ بەڕای تۆ یعنی چۆن چارەسەری ئەمانە بکەن تا چەند یعنی دیاردەیەکی ناشرینە ئەوە دیار دەکە دەزانێت ڕاستە ناشرینە بەس بە قەنەعەت ئەگەر قەنەعەتی بە بەرامبەرەکەی نەبی حتا ئێوەرە لە بۆی برێ وەچی کو باەک دێ دەڕوا لە بنجێ بی زەبەت ئەو هاە ئەو خوێندەیە پێویستە بگۆڕێیان نەکە ئێمە زندی بکوژین و مردی بپەرستین بەخوایەوە هەر دەبی ڕاز بیتن ئەوە دەبی ڕاز بوونە مردی لۆ بپەرستین ئەمە مردێکە لۆچی بپەرستی ئەگەر زندی ڕێزی لێ نەگری لە ئەولی قەدری زیندەکەی نەزانی مردێکم تەوەچی ئێستا دەرێ لەسەر قەبران احتیمام بە قەبرستانەکەی دێن ئاوی لە بۆ ڕادەچێشین و حیمای لە بۆ دادنەوەچی ها ئێستا چما پێ دەکەن لۆ قەبرستانێ ئەمن بە زندی هیچم نەبێ حەسرەتم فرسەک بتن لۆ چیە چ لە ئاوەکەی بکەم چ لە باغەکەی بکەم ئاوم نەبی سێ ڕۆژ دە ڕۆژ ئاوم نەبی یان مەعاش نەبی یان مەخسوودی منداڵی خۆم حاصل نەکەم لۆ چیەوە هیچ معنای ئەو پەندە لە بۆی گۆتریا زیاتر ئەمە هەتا زندینە یەک هاتوو چۆمان نییە سی لە ڕۆم بەجێ ناگەێنین یعنی ئەگەر دەبینی دۆستێکت خزمێکت پێویستی بە شتەشی هەیە دەبی بەهانایوە بچی لەو کاتەی بەهانایەوە ناچین کە پێویستیتی دوایی کە نەما ئەدە شینە کڕۆڕۆیەک فلان کەس پیاوی باش بوو کوڕی چاک بوو ئەوە دەکا معنایەوە ئەوە بەڕای تۆ بە کەڵک دێ ئەمە لەسەر زەوی و کاتی ژیان قسەمان لەگەڵتر نەبێ دوای مردنی شین و ڕۆڕۆ بۆ یەکترکەی نا بەعکسەوە خۆی لە دەرم لە کاتی پێویست کاتی تنگانە مرداتی بە دیار دەکەوی ئەو کاتی پێویستە ئەم بچم ئەو کاتی هەیە نییە زۆر دەستمە سەقەبران فاتیعەکە و داخۆ پێی دەگا داخۆ پێی ناگا هەر ئەوەیە پێم بڵێ لەناو کۆمەڵگای ئێمە ئێستا دیاردی قسە لەگەڵ یەک نەکردن و لەگەڵ یەک ئاژ نەبوونەوە تا چەندە ینی تا چەند کۆمەڵگای ئێمە بەرەو ئەو ڕوێ چوەکە ئەو پێگە کۆمەڵایەتی جاران هەیبوو نەمای بێ هەر زۆر ئێستاکە کەچی ئێستاکە وەسایلی ژیان زۆر زیاترە یانێسە زۆر بەی خەرکەکە بۆ نمونە سیارەی هەیە پێشان بە پاسەک بە دەسوێ نەقلیاتی لە بۆ گواستنەوەی دەسوێی سەردانی زۆر بە زەحمەت دەچووی هەتا دەچووی سەردانێکت دەکرد زۆر زیاتریش دەچووی کەچی لە ئێستا خەرکەکە زیاتر چوویتە سەر تموعی دنیای تموعەکە زۆرەوەیە وە دەزانی کە ئەوڕۆ نەستە ئیشێ ژیانی نابی بەس بەعکسەوە یعنی ئێستا زیاتر بوو کە سەردانیەکتریان زاران قەناعەت هەبوو بەو نانە ئێستا هەر کاممان لەوانەیە ئەگەر هەر هیچمان نەبی کە برین فەقیرمان نەبیتن بەردەئاردێکی هەیە لە مارێ لەوانەیە بەشی 20 ڕۆژی بکاتن بیخواتن بەس قەناعەتەکە نەمەیە سیلێ ڕەحمەکەش زیاتر ئەوێ دەرێ بە ئەوڕۆ ئیشەکەی بکەم ئیشەکەم لە قیسنەچی ئەوێ مەسەلە ئەو پەندەیەکە ئەو زەلامەکە ساغ و سەلامەتە هیچ ئەوەشی نییە پاشترێکە ڕێزی ناگری پاشترێ ئەوە دەبی ڕێزی دەگری ینی باشە لۆ ئەمە ینی ئللا لە دوای مردن ڕێزیەکە لە دوای مردن بە کەڵک دێ ناوەڵە پێشتر ڕێزی لێ بگری باشتر نەکو پاشترێ وچی مرد بەکەس دێ هیچ بەکەریزی ئەوەی نایە نەخۆش هەیە ڕەنگە پێویستی بە چەند ملیۆن دینارێک بێت کەس نەبوو هاوکاریکە بەڵام کاتێک کە دەمرێ بۆ تەعزیەکەی ڕەنگە چەند ملیۆن دینارم بۆ کۆ کردبێتەوە مەسرەفیان لێ کردبێت ئەگەر بە زندی لە بۆم نەبی بە مردی لۆسمە کورد ئەوەندەی خەمی مردیەکانی ئەوەندەی مەسرەف لە مردی دەکاتن هەندە خەمی زندیەکانی نییە پێشەوەی بمرین پێشەوەی نەخۆش بکەین پێوەی تووشی شتێک بین با لەگەرێک چاک بین پەندێکی کوردی هەیە دەڵێ کورد مردی پەرستی زندی کوژ ئەم پەندە تاسان ڕاستە بەڕای تۆ ئەو پەندە هەم پەندە پێشینانەکان بەڕاستی هەمووی لە جێ خۆی گۆترایە دیارەشتیوە بۆ و دەبی و بەردەوامیشە لە ناو کوردی کورد ئەوەندەی خەمی مردیەکانی ئەوەندەی مەسرەف لە مردی دەکاتن هەندە خەمی زندیەکانی نییە بەڕاستی زۆرمان دیتێ کابرا لە برسان مردیە نانەچینە بۆ بیخواتن لە تازیەکەی بۆ نمونە بەرانێک سەر بڕدرایە یان نۆل حاصل شتێک سەر بڕدرایە کابرا لە برسان مردیە ئەو مەسرەفە ئێستا لی دەکەن
لە پێشەوەی داواتانێ زۆر جا لە ناو زۆر قەوما هەیە بۆ من لە تازیان پارەکە سرف دەکرێت پارە خڕ دەکرێتەوە شتێکی زۆر جوانە کابراگە دەستکورتە پارەی لێ سرف دەکەی شتێکی چاکە بەس لە ئەو پارە پێشوەختە سرف نەکەی پێشەوەی کابرا بمری هەندە خزمەتیکە با ئیسیفادەی لێ بکاتن ئەو پارەی خڕ دەکەی و با بە نەخۆشیەکەی سرف بیتن وەشکم پێ چاوت و ئەسڵەن با نەمری لۆ بمریتن کە مرد ئەو کابرا ڕاست چاردەورەکەی ئیسیفادەی هەیە لەو پارێکەوە بۆ نەخڕ دەکرێت و لە ناو زۆر قەوم و عاشرەتان کە شتێکی زۆر جوانە و خەمخۆریە بەڕاستی ئەو نەوعائیشە بەس پێشوەختە پارەکە سرف بکرێ پاشترە و یان لە ماڵ یەکت هەیە بە تەمەنە والحاصل حەز ناکەی بیبێ جێیەکی یان والحاصل لۆ هەتا مایە هەتا ئەوەیە خزمەتی نەکەی کە مرد تازە پەشیمانی دادی دەداتن نە پەشیمانی دادی دەدا نە هیچ شتێک دادی دەداتن کە مرد چی بە کەڵکی دێ بەڕای تۆ تازە بەس دوعای خێری لە بۆ بکەی عملی خۆی بە کەلکی دێ ئەوی کە هیچ بچکوێتی لەمەوە لۆی ناڕواتن ئەوە هیچ باسی ئەولادی ناکەم لە داکوبابی کە عملە چاکەکانیشی هەر لە بۆی دەڕواتن یا ئەو سێ شتێکەوە دانرایە والحاصل ولد صالح يدعو له كوا دعاء له بكاتن ياخذ مزقفتشي كردبي مكتبشي كردبي نخوشخانهشي كردبي تر اوشتانا او انا شهر لبوي درواتن بس لا خلشي او كوا بكلك مردياكي بيتن تنها دعاء يعني حتى سبينا تشتكي له بك يكزر لبوي نار دعاء كلبوي دروا وبس لنا ما برايتو تا استاش ام ديار ده هيك ما جمن لزنديا كان يودوي مردن بەهانایەوە دەچی ئەو نمونانەی کە باست کرد هەمووی لە واقعی ئێستاکە بە دڵنیاییەوە چەندین زانا و بیرمەند و وازە هەیە ئێستاکە لەو ناتوانم حەز ناکەم ناوەکانیان بینم ئەگەنا هەیە نەخۆش دەکەویتن ئەسڵەن کەس سەریشی لێ ناداتن ئەسڵەن کەس لێشی ناپرستەوە لە کاتێکدا خزمەتە یەکزار زۆری کردیە بمرێ ئیتر هەمووی بەسەردا هەڵڵێت و بەسەریدا بەخوای پیاوی چاک بوو زانایەکی گەورە بوو بەڵام تازەچی ئەتو دەچی لە هونەرمەندەکەی دەپێچیەوە خزمەتی دەکەی و وەزیر دەستەکنی و سەردانی دەکاتن بەس ئامادە نییە وەزیر بستەکن یەکەچیکەوە مستەحەقەکە بەڕاستی زانا بۆ کە بەڕاستی خزمەتی کردیە ئێستاش کەسی وا هەنە کە ئێستا بمرن لەوانەیە هەموومان ببێن دەنووسەر لەسەریان ئێستا کە نەخۆشن مانی ئێستا بە دڵنیاییەوە هەنە بە دڵنیاییەوە زۆریشانە باش بەڕای تۆ چی بکەین بۆ ئەم پەندە پێچەوانەکەینەوە لەسەر دنیا ئێمە ڕێز لە یەکتر بکرێت چی پێویستە بکرێت کاکە چی بکەین عکسی ئەو ئیشەی بکەین کە ئێستا دەیکەین خزمەت بەڕاستی بەوانە بکەین ئێستا زۆر وڵات هەیە زانا و بیرمەند و هەر یەکەوە شتێکی تێدا بیتن ڕادێکێش دەکنە خۆی یعنی زۆر وڵات هەیە هەتا لە وڵاتە عەرەبیەکان هەیە لە ئەوروپیەکان هەیە بزانی یەک بەهرەی تێدا ڕادێکێشکە خۆی و خزمەتی دەکا و ئیتر پەرە بە توانایەکەی دەداتن لێرکوانە کابرا دەوێت تیارەی دروستکاتن هەر ئیهمال دەکرێتن کاکە سیارەی دروست دەکات کاکە ڕقەمی نادرێتێ کاکە والحاصل هەر شتێکی دەکاتن کارگەچی دادنێ ڕێپێدانی ناکەن لۆدان والحاصل ئەوەی ڕێپێدانی نادەنێ ئیتر ئێمە جگە لەوەی کە بۆ نمونە و قسانەی جەنابەت ئەوانە دەگەێنێت جگە لەوەی کە ئێمە بەدەست یەکتر بکوژین جاری وایە بە فکر و بە یارمەتیدان ئەوەی بەرامبەرمان دەکوژی بە دڵنیاییەوە بیزەبت مەبەستەوەی کابرا من ڕێست ناگرم هەتا دەمری کە مردیشی دوادێ مەسەر ئەوە فاتحای بۆ هەدێکە دوور دێژ و بڕۆ باشە نازانژی بۆ دێ نا وەڵا بەکەرێک نایە تۆ کە بەزنتی من تو بۆی نەبن چیشم دووە بەس دەچی بەکەلێک نایە تۆ ئەمەت بینیوە کە خەڵکەکە لەگەڵ یەک قسەی نەکات دوای مردن بێتە سەر گۆڕیان یا شتانت بینی بەرێ زۆرم دیوە هەیە مامی خۆتی ناسە گۆڕەکەی برای خۆتی ناسە گۆڕەکەی دوار دەوڵای ئای چەندم سولێ بووە بەێ زەوە بە هیچ ناچی بەیز دەچی نا وەڵی کابراگە لە دنیادا لە یەکدی نەبی چیشی بە قیامەتیشی بەیەکدی نییە کەسیشی بە کەس نییە بەڕای تۆ گرینگە ئینسانەکان ئێستا کە ئاشتەوای لە نێوانیان هەبی بە نێوانیان خۆش بەڵێ حەقی خۆیت ئینسانەکان یەکدیان خۆش بێ هەموو پرسوڕایان بێکدیبی احترام و ڕێزی یەک بگرن تۆ احترامی من بگرم تو بگرم دنیا هەروایە هەروە خۆشە دوکە مردن دوایە چیشمان بێکدیە کەسیشی بە کەس نییە ژیانیش کورتە ها ژیانش کەمە کورتیشە بەرن کابرا 89 ساڵ دەژی ئەو پەڕی 30 ساڵ دەوامەکەیتی ئەوی خەو خەیارە لەو 30 ساڵش خوا گونەح نییە کوڕ و باوک دوو خزمی نزیک قسە لەگەڵ یەکتر نەکە نێوانیان وەڵا برام مەزۆری ملەتێمی وایە جا نازانم قومیەتەکانی دیکە وەک عەرەب و تورک و عەجەم وایە نەبەس قەومێتی کورد وایە
ئەو پەندە سەد لە سەد ڕاستە ئەو پەندە سەد لە سەد ڕاستە من لە خۆم لە خزمی خۆم دیوە. بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان بەشێک لە ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کەرێکێک بە زۆرێک باسی لەم پەندەیە دەکرد. من ناوبڕێکی کورتم هەیە دەچینە لای ناوبڕێک و کورت و دێمەوە خزمە دێوەی خۆشەویست و بەردەوامی بە تاوتوێکانمان دەدەین لەگەڵ خەڵکی شاری هەولێر لە بازاڕ لەنگ. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم داوە ناوبڕەوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە هەر لە نێو بازاڕی شاری هەولێرم و دەمهەوێ تاوتوێوە لەگەڵ خەڵکی شاری هەولێر بکەم تا چەند پێویستە لە ئێستادا ئێمە ڕێز لە یەکتر بگرین. پندێکی کوردیمان هەیە دەڵێ کورد مردی پەرستی زیندی کوژە تا چەند ئەم پندێ بووە بەواقع و لە کۆمەڵگای ئێمە بوونی هەیە. لەگەڵ هاوڵاتیانی هەولێر بەردەوام دەبم ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵمان نەخۆش هەیە ڕەنگە پێویستی بە چەند ملیۆن دینارێک بێت کەس نەبوو هاوکاریکە بەڵام کاتێک کە دەمرێ بۆ تەعزیەکەی ڕەنگە چەند ملیۆن دینارم بۆ کۆ کردبێتەوە مەسرەفیان لێ کردبێت. ئەگەر بە زندی لە بۆم نەبی بە مردی لۆسمە. کورد ئەوەندەی خەمی مردیەکانی ئەوەندەی مەسرەف لە مردی دەکاتن هەندە خەمی زندیەکانی نییە. پێشەوەی بمرین پێشەوەی نەخۆش بکەین پێوەی تووشی شتێک بین با لەگەرێک چاک بین. مامەجیان پندێک هەیە دەڵێ کورد زندی کوژی مردی پەرستە ئەم پندەیە بۆچی وتراوە؟ ڕاستی زیاتر ئەو بەندە بۆ کەسە گوترا کابرا ئێستا تا زیندیە قسەی لەگەر ناکە سەردانی ناکە یارمەتی نادا کاتێک کە مردیش لە خۆی دەدا و شین واوەی لا دەکا و دەرێ وەڵڵاهی بریاوە ئەم بریا لەگەری چاپ بەمە بریا ئەو قسەی کردم دووبارەم نەکردبا بریا وام پێ نەگوت بە بەس کاتێک کە مرد هیچ دادی نادا هیچ شتێک دادی نادا. پێشەوەی کاکە پێشەوەی بمرین پێشەوەی نەخۆش بکەین پێوەی تووشی شتێک بین با لەگەرێک چاک بین. ڕاستی بڵێ ئەو دیاردێت بینی وەکە لە کاتی زیندوی کەسەکە ڕێزی لێ نەگیریان بەهۆی دەردێکەوە بناڵێ و دوای مردنی هەمانە شتی بۆ کرابێ بە زیادەوە بۆ منە لە تەعزیەکەی پارەیەکی زۆر سەرفکراوێت کەسەکە قەرزابێ ئەم دیاردێت بینیوە ئەم خاڵەتانت بینیوە لە کۆمەڵگای خۆمان زۆر ڕاست زۆری وا هەیە کابرا هەتا زیندی بووە دینای لە باغەردانە بووە کرێتی بووە بێ ئەو بە کە مردیش بەدەیان خزمی لۆ پێیا بووە نا دەبی خواردنی باشی لۆ بکرێت دەبی کەباوی لۆ مەطعەم ناینبین ئەوەی بکەن دەوە لە قڕبەسەر دوای مردنەکەشی تووشی خادارە زۆران کردە وەڵای خزمەشی خۆمان بریەوە شتێکەوا بوو قەناعەتی بای 1 ملیۆن بەس ئاویان لێ کوڕێب ئاو باجی ئەوەکان هەیە ئاو ژن تەلەفۆن دەکرا ژێن ئاو بینە دەبین مندار لە ئەوەی گەمانە بە ئاوەکەی دەکرد قەناعەت ویسیانەوە فەقیر بوون دوای کەوتم بن وەڵای خەڵک پارەیان لەخۆ کردەوە زیران پارەیان لەخۆ کردەوە برادەر بۆی قەرزاریوی وەڵڵا بۆ قەرداری بەخوای ئەنی زۆر گوناحیانی دەمەگو بریا تازەکەمان دانە نابایە ئێستا ڕاستی لەوەتی تا دان قەناعەتی پێم باشترە کابرەکە دەمبری خۆی عەمەلی خۆی دەڕوا بەڕاستی ناکەوتمە قەردێ. باشە با ئێمە بگەڕینەوە سەپەندەکەی خۆمان تا چەند پێویستە لە هەرێمی کوردستان و خەڵکی ئێمە بەگشتی ئاشتەوایی لە نێوانی هەبێ پێش مردن ڕێز لە یەکتر بگرێت ڕێزگرتنەکە بەڕای تۆ پێویستە چۆن بێ؟ زۆر باش ڕاست ڕێزگرتنی زۆر پێویستە بۆ خوای خاصەن لە ماڵی خۆتەوە دەست پێ بکەی باب لەگە منداڵەکانی منداڵ لەگە باب و کوڕ لەگە بای باب لەگە کوڕ کەس لەگە داژی پیاوژن پێکەوە خەڵکی جیران سەم جیرانمان هەیە لە لێرانین یەک نەخۆش دەبی بە هەموو سەردانی دەکەین تازێک دەبی ئێستانە بە ئەو کاتی هەموو ئەگەر پێشمان نەکرا بڕۆین تازەکە دەکبێت لە شوێنش دوور بە دەچوینە مارە سەرخۆشیمال دەکرد زۆر خۆشە کابرای قەناعەتی کابرای تازیە باریش زۆر دڵی پێ خۆش بوو وەڵای هاتن سوکنایك بەدڵم دەها زۆر دڵم پێ خۆش بوو ئەنی وەڵە پێمانەکە بڕۆین تازێکە بەڕاستی هاتنەکەنەمە حساب هەمووتان هاتن هەمووشتان لۆم بۆ من هێناوە مامۆستای ئەمەزارە لەم یەک تازەشی دەبی پێمان ناکرە بڕۆین تازەکە هەر لە ڤایبەری خۆمان هەیە لە مەکتەبێ بە هەمومان سەرخۆشی لێ دەکەین یەک نەخۆشە بە هەمومان یاربی خوا گەورە شفا بدە یاربی خوا گەورە دەکەشت بە ڕەحمەت لێ یاربی خوای کە مردیە جێمەکانی بەهەشت بی. مامۆستا بە کۆتا قسەمانەوە بێت تا چەند بەڕای تۆ پێویستە و پەندە کوردی کە باسمان کرد مردی کوژی زندی پەرز ئەم پەندەیە پێچەوانە بکەینەوە و تا زیندوینە ڕێز لە یەکتر بگرین تا چەند پێویستە پەندە پێچەوانە بکرێتەوە وەڵڵی هەتا زووە هەتا ڕۆژێک پێش لەگەل ئەو کەسێک کە لێی تووڕەبی ئەو کەسێک کە دڵت هێشاندووە هەتا زۆر بڕ لەگەری چاوەوە هەتا زووە قەنەعەتی دوایە
کە مردن هات دەرفەتن نادب ئەو پەندا ڕاستە کو ڕاستە ئێستا تەماشا دەکەیە کابرا هەتە زندیا دەبینی نەخۆشە کەس سەردانی ناکە برێ سەردانی کە ئەو کابرا پێویستی بەچ هەیە یان پێویستی بە پارەی هەیە شتەچی بدەینە یان کابرا دەبینی شتەچی لێ دەقەومێ کەس بەهانایەوە ناچی بەس وەچی دەمری دار وەرخڕ دەبیتەوە وەڵا پیاوەچی باش بوو ئەو هابوو کەسەکی باش بوو ئەو هابوو کەس وەچی خلاص ئەوەن دێ و پەندەکە و ئەمە کە زیندویە ڕێز لە یەکتر ناگرین لە دوای مردن ڕێز لە یەکتر ئێستا کامەگوی لایەتە لۆ زروفەی ها ئێستا ئێستا تەماشا دەکەی هەتە مردی وەچی مردی ئەوجە ڕێز لێ دەگرن هەتا زندی ڕێز لێ ناگرن ئەو باشە وەڵی شەشی خراپە بەسەوە زروفەکە و هایلایەتەوە و ئەمە ژەگەر چینە دوێ باش بەڕای تۆ یعنی مردی چی سفادە لەو شین و ڕۆڕایانە دەکا کە ئێمە لۆی دەکەین هیچ سیفادە ناکە مردی کە مرد خۆ عملی خۆتی ئەو جا عملی باش بێ و خۆی گوت دەزانی ئەو خوای گەورە بەخۆی دەزانەوە ئیشی منە ئەو خۆ عملی خۆتی کەوە بە هیچ نایەوەی کە شین و ڕۆڕۆی هیچ کەرچی نییە تەنها ئەگەرە تو لۆت دەکرێت دوو دوعای خەیر لۆ بکە خوا لێی خۆش بێ خراپ شین و گریانم لە چ بکات تازە کابرا مرد ئەو مردنەژە پێش هەمومانەوە لەگەڵ کەس زانیوە پێم بڵێ چامۆژگاری کرد بۆ کەسانەیە کە ئێستاکە لەسەر زەوی نێوانیان لەگەڵ یەکترنیە بینیان لەگەڵ یەکتر نییە وڵی هیوادارم ئەوەی کە بینی لەگەڵ یەکدی نییە لەبەر خاتری خوای گەورەوە چی گوتت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی سێ ڕۆژ نابی مسلمان برای مسلمان ئەگەر برای مسلمان هیچ ئەوەچی هەبی پاشەنجینێ لە ئیمان دەسە دەرێ بەس ئێستا ئینشاڵڵا ئەوی کە بینی لەگەڵ یەکدی نییە هەمووی بینیان دەبیتەوە و وەکو برایان چکە هەموو مسلمان وەچی برایان دەژین دەڵێ هەتا زیندوی قەدرم بگرە کە مردم کۆڵانم بۆ مەگرە مەبەستی چییە لەم قسەیە ئەم پەندەیە مەبەستی چیەکەەوەی کە جەنابە باسەکە مەبەستی لە بە شەردێ لە مرۆڤ دێ مرۆڤ ئێستا لە پاش مردنی اینجا ڕێزیەک قەدر و ڕێزی دەگرن هەتا مایە قەدر و ڕێزی ناگرن ئەو شتت بینیوە لە کنە خۆمانیان دوو کەس قسەی لەگەڵ یەکتر نەبێ نێوانیان نەبێ لە پاش مردنێ ئەوجە بچێ لەسەر خەبرەکەی شوین و ڕۆڕای بڵێ پیاوی چاک چەندەها جار چەندەها شتیامان دێت بەڵێ ئەو پەندەی کوردیە ڕاستە ڕاستە بەڵێ ئەو پەندەی جەنابەت کە دادناوە چییە کە بۆمان دووبارەکەوە دەڵێ هەتا زیندومە قەدرم بگرە کە مردم کۆڵانم بۆ مەگرە وڵی ئێستاکەەوە دەبین کە لە ناواقعی کۆمەلگاکەمان ئەوە دەبینیم بە شێوەی زەق ئەو شتە هەیە بەڵام بەداخەوە خۆزگەوا نەبووینە خۆزگە زندی پەرستی مردوو ئەو بوونە ینی بە پێچوانە وایە کە ئەتو ئێستاکە منەوە ئێستاکە هاتی ئێستاکە ڕێز پێویست بە ڕێزگرتن ئێستاکە گەن نتوانم ئێستاکە ڕێزگرم ئەگە بێرداهاتی و کارەکەی خۆت جێوەجێ نەکردو نتوانی کارەکەی خۆ جێ لە پاش مردنی کەواتە وەکو قەردێک لە لام دەمێنێتەوە باشە قەردە بۆ چی یان دەبتە چی یان لەبەرچی ئەوەی کە ئێستاکە هاتی ئێستاکە داوای مقابلەکەت کرد کە لەسەو وەزع ئێستاکە لەسەو قسەی قسە لەسە کرد ئێستاکە جوابمدایەوە کارەکەی توم ئادا کرد کە کارەکەتم ئادا کردەوە ینی پێویست ناکەن کە مردی لەبەرچی ینی لەبەرچی دیاردێژ لەنەوەی مەیە ڕێز لە مردوو بگرێ حتمما زۆرە ئادی ئێستا خەڵکانەکەنە هەتا لە سەدنیانە دەبینی گۆرانی بێژە ینی هونەرمەندە یان قورئان خوێنە یان دەبینی کابرا مەلایە یان دەبینی کەسێکی نووسەرەکە یان کەسێکی دیاری ناو کۆمەلگایە خەڵکەکە بە پێویست ڕێزی لێ ناگریانەوەتە بە حەقی خۆی تەواو ناداتێ کاک خۆی نەداکەتەوە پاشمردنی لۆسیانی ئەم گوڵانە زۆرێک لەوانی کە دەیکڕن بۆ سەرگۆڕ و بۆ مردوو دەیبن بەڵام لە کاتێکە ئەو هەموو شتە جوان و گوڵ و مەکانە جوانانە هەیە کەم جاربینی ومانە بۆ کەسی زندی ببن بەڵێەوە دیار لە ناشرینەیەکە لە هەرێمی کوردستان و نوێ خەڵکی ئێمە بوونی هەیە هەر بۆیە پەندی پێشینانیشان لە سەردانەوە کە دڵێ کورد مردی پەرستی زندی کوژە بەڵی زانەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کار یەکێکیان بە جۆرێک باسییان لەوە دەکرد کە بەداخەوەم پەندەیە لە ئێستاکە ئەگەر لە جاران زیاتر نەبوو بێ کەمتر نەبووە بەڵە دیێرە هاوڵاتیان داوای ئەوە دەکەن با ئێمە ڕێز و شکۆ یەکتر بگرین تا زیندوو چکە کە مردین ئیتر شین و ڕۆڕۆ و هاوار و وەیلۆ هیچی بەکەڵکی ئێمە نایە ئەڵقە و بەرنامەیەم جارەی پەیامی تۆم پێشکەشکردن ئەو هیوایە و دیاردێ لەناو ئێمە نەمێنێ و ئەم پەندەیەش پێچەوانە بوو بێتەوە تاڵقێکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاسی خوا